ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانمان دەبێت لەم تەوەرەدا باز لە گرنگی پاراستنی مافی پێکاتەکان و دیاریکردنی نوێنەری ڕاستەقینەی خۆیان دەکەین لە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تایبەت بەم بابەتە زۆر بەڕێز عەبدولباسط خالید ڕەشید سەرۆکی ئەنجومەنی بێلایەنی پێگاتەکان ڕاستەوخۆ لە هەولێرەوە میوانن. کاک عەبدولباسط سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان. سەرتا دەمەوێت باس دەستوروبەندی هەڵبژاردنەکان بکەین لەگەڵەوەی کە وا بڕیارە لەم ساڵدا هەڵبژاردنەکان ئەنجام بدرێت. ئەگەر بێت و هەڵبژاردنەکان بە یاسا کۆنەکە یاخود بە شێوەیەک لە شێوەکان یاسای هەڵبژاردن لە سوودی پێگاتەکان یان بە شێوەیەکی گشتی بە شێوەیەکی دموکراسی یاسای هەڵبژاردن هەموار نەکرێتەوە چ کاریگەریەکی لەسەر مافی پێگاتەکان دەبێت؟ بەڵێ زۆر سپاسی بینەرانیش دەکەین. بەنسبات خوشی من بەنسبات پێکاتەکان یەکەم شت حالیان ئێستا وجودی پێکاتە نەماوە، وجودی حزبە سیاسیەکان ماوە، حزبە لایەنەکان ماوە، بەڵام یەک شت دوێنێ من دەمەوێت سەرنجی لەسەر بدەم. حزبێکی دیاریکرا و مسرە لەسەر ئەو بەرنامە ژاراویەی خۆی کە بە بردننی دەنجی پێکاتەکان مسیرن بە هیواداریشم هێزەکانی مقابل ئەو شتە قبول نەکەن. بە قەناعەتی من زیانێکی گەورە بە کەلتور و بە نەتەوەی ئێمە دەگەینن بەڕاستی. ئەوەی ئەمە تێگەیشتم هیچ دەستورێکی یاسایی نەماوە ئێستا بەنسبەت بوونی پەرلەمانیش نەماوە لەسەر یاسا ئەوەی کۆمسیۆنیش هەر بە نەعەدالەتی کە ئێمە ئەعترافی پێناکەی کە نوێکرایتەوە ئایا شتێک نەبوونی ئەوە نمونەی نەبێ و شەرعیەتی نەبێ و نەناو خەڵکە نوێ نەکرابێتەوە و بەڕاستی ئێمە چ ئومێدەکمان پێ نییە. یعنی ئێستا پێکاتەکان نابێت من بە قەنەعەتی خۆمەوە ڕێئی خۆمە ڕێئی نەتەوەکەی خۆمە بەڕاستی شێوازی بەڕێوەبردننی پێکاتەکان بەو شێوازە ناکرێت بە زەلیلی و بە سەرشۆڕی وشی بن. ئەوە زەلیلی و سەرشۆڕی حزبە سیاسیەکانە بەرامبەر حزبەکانی دەسەڵات یعنی خۆیان وها زەلیل کردووە زیانیان بە نەتەوەکەی خۆشمان گەیاندووە. باشە ئێمە دەمانەوێت بڵێ باشە کاک عەبدولباسط کەواتە دەکرێت بڵێ ئەم 11 کورسەی کە بۆ پێک هاتەکان دەستنیشان کراوە لە پەرلەمانی پێشوکاری لەسەرکراوە دەنگی لەسەردراوە پێکاتەکان 11 کورسیانەیە دەکرێت بڵێ بە شێوەیەکی یاسایی و ورد لە خزمەتی تەواوی پێکاتەکاندانە بۆ 100% باشە ئەوەی ئێستا دروست کراوە ئەوە دروست کراوە بۆ مەراوی حزبەکی سیاسی یعنی مەسەڵێک هەیە دەڵێ بە بەردێک دوو چێشکە ئەکوژن بەڵێ یەکەم شت بۆ عەزەڵاتی خۆیانە دووەمینیش ڕێشتنی فرمێسکی تیمساحە بۆ نەتەوەیمە ئەگەرنا بەڕاستی نەتەوەی تورکمان وەکو ئەمن شارەزایی سیاسی و فکری جەماوەریم هەبێ خەڵک ناڕازیە بەو ئەدا خوارەی سیاسێ بەڕاستی ئێمە ڕازی نین. یەکەم نقطە من با پێت بڵێم خەڵکی تورکمان چ لە هەولێرێ بێ چ لە کفری بێت چ لە بەتایبەتی هەولێر زۆرینەی تورکمانەکان زیاتر لە 2 ملیۆن لە هەولێری بەڕاستی ناڕازین بەو ئەدا شۆڤێنیەی کە هەیە بەو ئەدا خراپەی کە هەیە بەنسبەت پێکاتەکان. دوای ئێمە کۆتا بەدوک بابە عیبەکی گەورەیە ئێمە بەنسبەت ئێمە کۆتا نابی ئێمە دووەم هێزین لە کوردستان دەجاری شەبرایی بکەمەوە داوا لە هەموو حزبە سیاسیەکان دەکەم بەڕاستی ئەوانەی کە لە ڕقن مسیرن لە سەردزینیدا ناوی خەڵکو و ناشرینکردنی نەتەوەی تورکمان و پێکاتەکانی دیش بەڕاستی ئەوەی مقابل نابێ بەوە ڕازی بێ معارەزەش نابێ بەوە ڕازی بێ هیچ معارەزەکی کوردستان ئەوانەی معارەزە بێ دەبێ بە جواب بێ لەسەر پێکاتەکانی کوردستان کە دەجا دەدزرێ بەڕاستی داوا لە هەموو حزبە دەسەڵاتدارەکان دەکەم چیدی تەخونی پێکاتەی بەتابەت کاکە پێکاتەش نا ملەتی تورکمان ملەتی تورکمان مافی خۆیە حەقی خۆی هەیە بە خۆی بڕیان لەسەر چارەنووسی خۆی بدا نەک چەند کەسانێک ماستاو بگرنەوە و بە کارتۆنی وەکو موم لە پەرلەمان دابدرێن
هیچ شەرعیەتیان نەبێ قسەچیان پێ نەکرێ و بە ناوی تورکمانیش قسەی بکەن. باشە بەڕاستی ئەوە چاوڕووی دەوێ ئێمەوە قبول ناکەین. بەڵێ کاک بابەتێکی دیکە لە یاساکانی هەڵبژاردندا ئەگەر بێت و هەموار نەکرێتەوە ئەوەیە کە کاتێ پێک هاتەکان دەستنیشان دەکرێن کاندیدانی پێکاتەکان جگە لە پێگاتەکان جگە لە با بڵێن خودی خۆیان کەسانی دیکەی دەرەوەی پێگاتەکانیش دەتوانن دەنگ با و کاندیدە بدەن. ئەمە کێشەیەک بۆ نوێنەری ڕاستەقینە دروست دەکات. والله ئەو یاسانە ئەگە هەموار نەکرێتەوە لەسەر یاسای کۆنەکە ئەوانە بڕۆن بەڕاستی نەفسی بەز بوو نەفسی فلیمە. بەڕاستی ئێستا بەیانی هەر کەسێک دوایە بۆ بە یەک شتی حەقیقەتیش باسکەم. ئێستا شتێک لە کوردستان هەیە بە ناوی حزبی دەسەڵات. بەڕاستی ئێتۆ هیچ حەقیقت نییە من وەکو تورکمانێک وەکو حزبەکی سیاسی لە کوردستان بمەوێ سیاست بکەم. من کە سیاست دەکەم تۆ حەقت نییە ڕێگری لە من بکەی مافەکی دەستوری من خۆمە لە کوردستان تۆ ئەگەر هەمواری یاساژ نەکەی من حەقەکی خۆمەیە ئیجازە لە هەولێر بێ لایەن لە کفری لە هەر جێگایەک من وەکو نەتەوە وەکو دووەم نەتەوە مافی خۆمەیە داوای ئیجازە بکەم تۆ بۆت نییە بۆ مەرامی سیاسی بۆ مەرامی سیاسی خۆت ڕێگری لە من بکەی ڕێگری لەو حزبە سیاسیانەکە بکردن کە نوێ دێنە ساحەی تۆ ئەگە لە بەرژەوەندی خۆت بێ وەریان دەگری لە بەرژەوەندی خۆت نەبی برێکاکە ئەوە ئێمە وەکو خۆم وەکو عەبدولباسطەوە قبول ناکەم. ئەوە گە خوای گەورە قسمەتی کرد. بەڕاستی ئەمن دوێنێ لەگەر هەندێک ئەندام پەرلەمانەکە قسەم کردیە ڕێزکەی من بەرنامەی من لە پەرلەمانی کوردستان ئەوە دەبێت کە دیفاع داکۆچی لە قەومیەت بکرێ بە قانون و بە یاسا نەناو پەرلەمانی کوردستان کۆتایی بە کۆتاش بێندرێ. بەڕاستی حزبی سیاسی مسر بن لەسەر کۆیلایەتی و کۆتا بمینێ لۆ خۆمانەوە زەعیف کردیە لەبەرەوە وەتەنیەتی حزبە سیاسیەکان نەماوە ڕێگری دەکرێ. بەڕاستی ڕێگری دەکرێ. ئەمن ئێستا خەچی هەولێرێمە خەچی ئەو قەراتەیمە ئێستا ڕسمی لە پشتە منە یعنی بە چه حەقێک دۆ دەتوانی ڕێگری لە من بکەی من حزبەکی سیاسی پێک بێنم خەچی ئەو تەعزیلەیمە دەکاوە دووڕووی نیفاق تۆ لە پەنای من ناوی من دەدزی لە پەرلەمان ناوی من دەدزی یعنی تیجارەت بە نەتەوەی من دەکەی یعنی خۆ فرۆشتن بە نەتەوەی من دەکەی بەس نییە 27 ساڵە ئێمە قانونێکمان دەوێت یاسایەکمان دەوێت لە پەرلەمانێکی تەواو ئەو پەرلەمانە پەرلەمانی خزمەتی خەڵک بێ پێکاتەکان بێ جوامێر بێت بۆ خزمەتی خەڵک ئێمە بتوانین حەق و مافی گەلەکەمان نەک کۆتا کارتۆنیەکانمان ئەزیزم ئەمن کۆتایی کارتۆنیم بۆچیە لە کوردستان نەتوانێت خزمەت بە نەتەوەکەی خۆی بکە. کاک عەبدولباسط لە سەرەتای قسەکان باست لەوە کرد کە پلانێک هەیە ئەم جارش هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە هەمان سیستم بۆ کۆتاکان تێبپەڕەندرێت. ئەم پلانە وەکو باسی دەکەیت تا چەندە دەکرێت بڵێ سەردەگرێت ئایا ئەگەر بێت و تەواوی پێکهاتەکان ناڕزایەتیان هەبێت لەسەر ئەم بابەتە دەکرێت یاسای هەڵبژاردن لە سوودی پێگاتەکانی یاخود بە شێوەیەکی دیموکراسی بە شێوەیە کە مافی تەواوی هاوڵاتیان بپارێزرێت هەموار بکرێتەوە یاخود ئەمە ئاستەم دەبێت. هیچ ئاستەم نییە. ئەوڕۆ هەر حزبك بە مەرامی خۆی بەرامی کۆتاکان بۆ خۆی دروستی کردیا حزبی بەرامبەر معارەزە هەیە ئەوڕۆ بەڕاستی پێت برێم حزبی معارەزەش لە گۆڕەیە حزبی معارەزەی بە قووەت هەیە بە تایبەتی حزبی بەرامبەر پارتی حزبی یەکێتی دەتوانێت ئەویش پەنجەی خۆی بشەقێنێ. ئەوەی ئێستا من وەکو ناڕەزای من ئەمری واقعی مەڕۆ لە ساحەی کوردستان من ئەوڕۆ بەڕاستی قسەی خەڵکە دەکەم قسەی نەتەوەی خۆمە من پێکاتە دەمانەوێت لە ڕێ پێکاتەوە خزمەت هەموو نەتەوەکان بکەین معنای وە نیە من بەس خزمەت بە هەولێرەکە ئەوەی ئێستا دەبرین نەهامەتێ لۆ خەچی خۆمان ئێمە من هەرزەک و بەرنامزە چکمەیە دەمەوێ گەنج و لاوی ئەو وڵاتە ڕزگار بکەن لە چەندی هەندێک فکرەی غەڵەت ئەوڕۆ لە کوردستانەیە بەڕاستی زۆر بە غەڵەت دەڕۆن ئێمە پێکاتە ئێمە حزبەکانی
برێ معارەزە و برێ یەکێتی دەتوانن پەنجەی خوان بۆ شەقین هێزن باش ئەو ڕۆکە حزبی سیاسی معارەزە و حزبی برێ یەکێتی هەیە پارتی هەیە ئەو بە تایبەتی ئێستا پارتی مسرە لەسەر بردننی ناوی کۆتاکان یەکێتی دەتوانێت مسر بێ دەتوانێت معارەزە موسیر بێ لەوەی کە کۆتاکان حزبی سیاسی تورکمانەکان بەڕاستی دەتوانێت پەنجە بۆ شێنن کار ڕێگری لەو دزیە بکرێ ڕێگری لەو مافدزینە بکرێت لە کوردستان دەتوانێت بیکە ئەگەر واقعبی ئەو ڕۆ هەیە ئەو ڕۆکە پێیان دەکرێ با انتخابات ئەگەر بەو شێوازە بەو دزینە ڕێگری لە تەزویر نەگیرێ و ڕێگری لە مافیاتگەری نەگرێ و ڕێگری لە نەتەوەی تورکمان نەگیرێ کە ناوی دەدزرێت دووەم تەنە نەتەوەیە لە کوردستان بە قانون و یاسان نەکرێت دووەم ئەمن یەکەم نقطەی من ئەوەیە قانون و یاسای نەتەوەکەی خۆمان دەوێت لە پەرلەمان بە دزینی پێکاتەکان ئێمە ناڕازین ئێستا من معلوماتم هەیە ئاینەن حزبەکان ئەو حزبەیکە ئەو کۆتانەی بردووە نەفسی بەرنامە دەیانەوێت بە زێرەڤانی و بە هێزی پێشمەرگە ئەوجە هەرچ لایەنێک بێ ئەم مەقسەدم هەمووە بەعام ناکرێت نەتەوەی مە ببێتە قوربانی هێزەکی دیاری کراو باشە بابەتێکی دیکە کە نیگەرانی پێگاتەکانی لێ دەکەوێتەوە ئەوەیە کە ژمارەی کورسیەکان لە پەرلەمان بەپێی با بڵین مافی تەواوی پێگاتەکان نییە دەشێت ژمارەی کورسیەکان بۆ پێگاتەکان زیاتر بێت یاخود بە جۆرە لە جۆرەکان بابەتێکی دیکە بەشێک لە پێگاتەکانەڵێ گەر ژمارەی 5 ینی بۆ نمونە ژمارەی کورسیەکان 5 کورسیش بێ یاخود زیاتر بێ گرنگ ئەوەیە کە با بڵین نوێنەری ڕاستەقینەی پێکاتەکان بێ کۆمنتی بەڕێستان بۆچینی بەڕێستان لەسەر ژمارەی کورسیەکان چیە ئایا بەم جۆرەی کە ئێستا 11 کورسیە بە بڕوای تۆ 11 کورسی تەواو مافی پێگاتەکانە لە پەرلەمان خۆشی بەڕێزم بابینەران و خەڵکی کوردستان بزانی ئەوەی ئێستا دەگوزەرێ بە ئەمن مەسیحیەکان ئاشوریەکان کلدانیەکان ئەوانە ڕێزم لەوان هەیە ئەوان دەتوانن خۆیان دیفاع لە پێکاتەکەی خۆیان بکەن کە کورسیەکە بەڵام من وەکو نەتەوەی تورکمان من ناڕازیم بە ناوی کۆتاش ئێمە مافی کورد ڕێزم لۆ کورد هەیە کە ئێمە هەموو قەومیەتەکەین نەناو وەکو خوشکوبرا 100 ساڵە لەگەر یەک دەژین ڕێزمێ ئێمە چۆن لە بەغدایە کوردە برا کوردەکانمان لە بەغدایە داوای مافی خۆیان دەکەن دەرێن ئێمە سێم هێزین هەبوو حقوق و مافەکانی خۆیان وەردەگرن بەبێ هیچ شتێک ئێمەش لە کوردستان بە چاوزەقی نەبێ ئێمەش حەقی خۆمان هەیە دووەم هێز دووەم ملت دەستور و یاسامان هەبێ بە 5 کورسی کۆتا ئەمن ئەوەش جەبهەی تورکمانیش بەڕاستی مقەسیرن نایەن دیفاع لە نەتەوەیەکی تەواوی تورکمان بکەن کەچی بەڕاستی تاریخیان دوور و درێژە منش نەناویان ژیان من ڕازی نیم بە ناوی کۆتا ئێمە قانون و یاسامان لە پەرلەمان هەبێ وەکو نەتەوە هەموو دەسەڵاتێکمان نەبوو لە هەموو دام و دەستگا حکومی و سیاسی و عسکەریەکان دەنگ و ڕەنگمان هەبێ من بە 5 کورسی ڕازی نین ئێمە 9 ملیۆن زیاتر تورکمان لە ئەسڵ و سنووری هەولێرە هەیە ئێمە داوا دەکەین خەلکی کفری 2 کورسیان هەبێ پێکاتەی تورکمان لە هەولێر وەکو حزب 10 حزب 15 حزبمان هەبێ چۆن کۆمەڵەیە 25 حزبی کوردیمان هەیە لە هەولێرێ هەر حزبێکی کوردیش 4 پارچە کراوە دابەش کراوە لەسەر حزبە سیاسی گەورەکان ئەوە کەیفی خۆیانە بەڵام ئێمە بە 5 کورسی من داوا لە حزبەکان دەکەم ئەوانەی دیفاع لە کۆتاکان دەکەن لۆمەرامی خۆیان دەبن ئەمن داوا لەوانە ناکەم ئەوانەی داوا لەو حزبە معارەزانە و ئەو حزبە سیاسیەی کە هێزی هەیە دژی ئەو بەرنامەیە وەستاوە من داوا لەوی دەکەم بەڕاستی دژی ئەو بڕیارە شۆڤێنیانە بوەستنەوە کە دەنجی تورکمانەکانی هەولێر دەدزرێ بە ناوی برایەتی دووڕووی ڕێگری لەوە بکرێ بە قانون و بە یاسا من قسەی دەکەم بەشی من ئەو ڕۆکە ئێمە حکومەتی هەرێممان هەیە حکومێتی هەرێمی کوردستان ئەگەر پێشێلی یاسای ئێمە بکە قانون بکە من باسی قانون دەکەم من بە قانون داوای مافی ملەتەکەی خۆمان دەکەم من داوای سندوقێک دەکەم لە ژێر حکومەتی هەرێمی کوردستان و جێگەری حکومەتی هەرێمی کوردستان مافی خۆم هەیە سندوقێک دابدرێ بتوانم خزمەتی ملەتی خۆم بکەم
من بە 5 کورسی ڕازی نابین لۆ ملەتێک نیو ملیۆن کە زیاتر بی لە هەولێرێ من داوای 10 کورسی 15 کورسی دەکەم شەڕی یەکێتی لەگەر پارتی بەس با لە کۆتانە بێ لە قانون و یاسای تورکمانەکان بێ دەستخۆشیان لێ دەکەم کە باسی ئەوە دەکەن کە لێگەڕێن کۆتاکان ئیشی خۆیان بکەن کاری خۆیان بکەن من داواش دەکەم لە هەردوو حێزبی دەسەڵاتی کوردستانی تکایە ئەگەر مەجارێکم دێ 2 دقا یعنی تێکەڕی ئیشی کۆتا و تورکمانەکان نەبن ڕێگریش نەبن بە هیچ یاسا و قانونێک هەر کەسێک هەر سیاسیەک بیەوێ هەویەی سیاسی و عسکەری و تورکمانی هەبێ کە ناسرا و بێنە ناو حزبە تورکمانیەکان مافی خۆی هەیە حزب تەشکیل بکرێ هەر کەسە چیش ڕێگری بکە بەڕاستی ناچاری شم مەکەن دەست لە بۆ قانونێک ببەم لە خارجی کوردستان بێ وەکو نەتەوە علاقەم لە حزبە کۆتاکان نییە وەکو نەتەوە دەست بۆ قانونێک ببەم لە محکەمەی خارجی کوردستان دیفاع لە نەتەوەکەی خۆم بکەم تکایە داوا لە حزبەکان دەکەم لە 5 کورسیمان ناوێ ئەو هەموارە یاسایە هەر بۆ شرێتەوە کە بە ناوی 5 کورسی ئێمە ڕازی نین تورکمانەکان ئێمە داوای 10 کورسی 15 کورسی خۆمان دەکەین ڕجا دەکەین لە مەعارەزە لە حزبە لایەنەکان بە یەکێتی و بە پارتی بە هیچ شێوەیەک ئەمن ڕازی نیم بەوەی دەبێ حزبە کۆتاکانی بۆی ڕازی نەبێت دەست خۆش سپاس بۆ ڕوونکردنەوەکانی زۆر سپاس بۆی کامیوانی بەیانی کوردستان نیوز سپاس بۆ عەبدولباست خالد ڕەشید سەرۆکی ئەنجومەنی بێلایانی پێگاتەکان.